لە ڕاستی ئێمە ماوەی 3 ساڵ و نیوە بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانانی کە هەیە شەڕی نەخوازراوی داعش و قەیرانی دارایی و هەموو قەیرانی کە هەیە یەک لە دوای یەک ململانی سیاسی دڵنیام هەمووتان هەموو ژیان بووە بە سیاست لە وڵات هەیە لەبەرەوە ئێمە کۆمەڵی هونەری میلی 3 ساڵ و نیوە هەموو چوارشەمەیەک لە قاوەخانەی کلتوری زەردەشت لە چاخانەی شەعب لە چەندین جێگا ئەم چالاکی ئەنجامین بەخۆبەخش بە هاوکاری کۆمەڵی هونەری میلی دڵسۆز ئەوە ماوەی مانگی کە بڕیارمان نابچینە دەرەوەی سلێمانی بۆی کە خزمەتی ئەو ناوچانە بکەین کە ئێمە شانازی پێوەکەین. هەفتەی پێشوو یەکەم جەولەمان لە هەڵەبجەی شەهید بوو شاری هەڵەبجە و ئێستا بڕیارماندا کە ئیتر بگەڕین بەناو هەموو ناوچەکانە ئەمە دووەم وێزگەمانە پێنجەمان هەڵبژارد. بەڕاستی ئەمانەوەی ئەمڕۆ هەندێک گۆرانی و ئاواز و میلۆدیتان پێشکەش بکەین بۆی دڵتان شاد بکەین بۆی بەڕاستی بتوانین لە خەمەکانتان بڕێنینەوە ژیان هەمووی بۆ بە سیاست و ململانێ و قەیران و خەریکە هونەر و ڕۆشنبیری و کلتور لە ناوەچێت. ئەم ڕیزا گەر لەبەر میوانەکان تۆزێک بە یارمەتی برادەران سوپاسی هەموو کەسولانە ناکەم کە ئێمە بێگومان هەموو ئیشەکانمان بەخۆبەخشە هاوکاری و هەمانجی و لە هیچ شوێن و لە هیچ کەسولایەکمان وەرنەگرتووە تەنها بەخۆبەخش ئەم کاران ئەنجامین بە پشتیوانی ئەتوانم بڵێم لەشکرێک لە هونەرمەندی میلی دڵسۆز و خۆبەخش کە بۆ هەر شوێنە بچین بە سیارەی خۆیان بە بەنزینی خۆیان بە جیرفانی خۆیان لەگەڵ کۆمەڵە ڕاگەندکاری دڵسۆز ئەو تیمە خۆبەخشەمان پێکەیناوە و ماوەی 3 ساڵ و نیوە. بەڵام هەندێک گەنجە بۆ لێرە هاوکاری کردوون بۆ دابینکردنی ئەم باخچەیە و وەکو کاکارزان و هاوڕێکانی کە لێرە دڵسۆزن بۆ ئەم ئیشەی حەزیان کردووە سەر بکەوێ بۆ سپاسی ڕێکخراوی کۆمەڵەی کورتە باڵاکانی کوردستانەکەم کە ئەوانش پاسێکیان ئەمڕۆ خستە خزمەتێمە بۆی پیبین بۆ ئێرە بگەڕێینەوە. تەنها ئێمە و جۆرە هاوکاریانە مەگەلێکێک خۆی هاوکاری کردبین بە شێوەیەک لە شێوەکان. سەرەتای ئاهەنگەکەمان حەزەکەم بە هۆنراوەیەک بێت لەلایەن کاکە ڕۆشنبیر کە گەنجێکی شاعیری شاری پێنجوێنی دڵگیرە دوا بەدوایەوە بکەتان ڕاگەێنم کە چەندین هونەرمەند ئەمڕۆ لێرە بەشدارە. دوو خانمە هونەرمەندی ڕۆژهەڵاتی خات و گەلاوێش سەقزی خات و شەیدا خێرابادی و هەروەها کاک ساڵح پێنجوێنی کاک ساڵحی چایەکی کاک ئەحمەد خەلیل و چەند هونەرمەندێکی تر دوایی ناوەکان هەمووی پێدان کاک کامەرانی عوسمانی خولەسنەیی کاک یوسف کاک هەڤاڵ و زۆر گۆرانی بێژتر ئێمە هەوڵماناو لە شێوەی تیمێکی خۆبەخش زۆرتری هونەرمەند بێتە خزمەتی شاری پێنجوێن بۆی خزمەتتان بکەین. داوا لە برای شاعیر و ڕۆشنبیری شاری پێنجوێن ئەو خاتوونەشم بینەست خۆشەویستی خوشکەجیان ئەم خوشکەشمان لە کرماشانەوە هونەرمەندێکە ئەویش هەر بەشدار بوو لەگەڵمانە سپاس یەکەم کاک ڕۆشنبیر فەرموو.